ئێمە دانیشتنەکەمان دانیشتێکی ئاسایی بوو پاژەوەی کە ڕێکەوتن لە بینی هەردوو لا ئیمزا کراوە ئەوە دەرگایەکی گەورەی کردوێتەوە بۆ هاوکاری دووقۆڵی لەمەولا لە بواری جیاجیا و لەمەولا تا ئێستا زۆر بە دەگمەن هاتوچۆی یەکتریمان کردو ئیترەوە دەرگای ئەوە کراوەتەوە ئێمە بتوانین بە بەردەوامی هاتوچۆی ئەولا بکەین ئەوانیش بە بەردەوامی هاتوچۆی لا ئێمە بکەن و ئەو گرژەی کە لەناو بە تایبەتی بنکە جەماوەریەکە هەیە بێڕەوێنینەوە. من تایدێ قسەکانیەکەم و قسەیەکی زیاترم نییە ئەوەی ئێمە بیستمانە هەموو لایەکان پێیان خۆش بووە ئێمە پێرە لە لای برایانی مەکتەبی سیاسی پارتی بوون زۆر پشتیوانی ڕێکەوتنەکەیان کرد برایانی کۆمەڵ و یەکگرتو و پەیوەندیان پێوە کردوین زۆر پشتیوانیان کردووە و بە بێگومان ئێمەش ڕێزێکی زۆریانەگرین و چیش پێویستەوە ئەرکی سەرشانمان بێ بۆ ئەوەی هەموو لایەکمان ئەرکە گشتەکانی هەموو لایەکمان ڕابپەڕێنی درێغی ناکەین هەموو بێگومان ئێمە هیچ لایەک بە چووکترین غەدر لە هیچ لایەک ناکەین یعنی حتا ئەگە پێویست بێ ئێمە گۆڕان مرونەتی زیاترش بنوێنین ئەینوێنین